کردستان است. کابوس فاشیستا. ای همو جیهان ریگ خوشگر با خباتی آزادی انسان بانگوازی شورشه که ای همو جیهان ریگ خوشگر با خباتی آزادی انسان شورشه که به پیشنگیش نانی نیشتمان با مسوگر به سربستی حرمتی جیان شورشه که به پیشنگیش نانی نیشتمان با مسوگر به سربستی حرمتی جیان به سربستی و حرمتی جیان بابا یک بین بگازه و گلان یکی ترست خوازه دلی دشمنان بابا یک بین بگازه و گلان یکی ترست خوازه دلی دشمنان من افرینه با آسمان خونه ایستی بدیدن آوات و خومان بالنده امانش من افرینه با آسمان بالنده امانش من افرینه با آسمان هموشین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان ئاواری یەکسانی هەمووچین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان ژیان ئازادی بۆ تە ڕەمزی بەرخودان بابەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا چاوەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا شۆژێکی گەورە بکەین بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بە داهاتوومان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان ژیان ئازادی بۆ تە ڕەمزی بەرخودا ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە لە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕاستەوخۆ ئازیزان ئەوڕۆ نۆی ڕێبەندانی 1401 هەتاویە بەرامبەر لەگەڵ 29 مانگی ژانویەی 2023 بەرنامەکانی ئەو ڕۆمان بریتیە بێت لە باسکردنێ سەبارەت بە ئەو ناڕەزایەتیانەی وایە سە لە دەرەوەی وڵاتەیە ئەگە کێشەیەکێ لەو بابەتەوە یا ئەوێت چ بکرێت هەروەها ئەو هەواڵەی وا دوێنێ شەو بەداخەوە زەمین لەرزەیەکی بە ڕێژەی 5.9 لە مرکزی شاری خۆی لە
پارێزگای ئازەربایجانی غەربی ڕوویدا کە بەپێی هەواڵەکان تا ئێستا گوایە 3 نەفەر و 800 وردێ نەفەر برینار بوون و ڤیانی ماڵی هێزگار زۆر بووە. هەروەکە لە ئەو فیلمێدا ئەیبینن لێرەدا مەسەڵەن ئەبینین کە کەی دەستی پێ کردووە بۆ مەلەزەکە و چۆن ڕووی داوە. دیارە زۆر قایم بووە ئەو خەڵکەی وە کاتژمێر سعاتی 9:44 شەو زەمیلەردەکە ڕووی داوە و ئەبینین چ خەساراتێکیش بەدواوە بووە. تابەن کۆماری ئیسلامی لەم بابەتەوە زۆر نەیتوانیوە و پێشتریش هەروەتر نەیتوانیوە یارمەتی ئەو شوێنانە بدەیت، ئەو شوێنانە بداوە زەمین لەرزە تیانە ڕووی داوە. ئێمە تەجروبەی پێشترمان هەیە لە زەمین لەرزەکانی پێشتر، ئەو کاتەی وا لە کرماشان زەمین لەرزە هات و هەروەها دواتریش بە تایبەت ئالە و کاتی زستانە کە لە کاتی عادیشە خەڵک دەسڕەسییان نییە بە گاز و بە موادی سوختی بۆ ئەوەی بتوانن خۆیان گەرم بکەنەوە. زەمین لەرزەیەکی ئاوا لەو کاتەدا لە زستانە ئەتوانێت زۆر گرانتەوا بێ بۆ خەڵکوە و خەڵک تەبەن لە وەزیەتێکی زۆر خراپە بەڕێوەچن، ئەتوانن ژیانیان ببەنە بەرەوە. کۆماری ئیسلامیش بەپێی تەجروبە هیچ کاردانەوەیەکی ئەو تۆ ناکات لەو بابەتەوە، تویان ئێمە بڕێ یارمەتیمان نردووە بەڵام ناکرێت بەو ماوە کورتەوە تویانە چادرمان لێداوە شتیوە وە لەگەڵ واقعیەتان نییە. ئەمە بە تایبەت حتا لێدانی چادر و شتیوا بۆ شەرایەتێکی ئاوا بۆ خەڵک زۆر هێشتا تاقەت فەرسایە، یعنی بەڕاستی خەڵک ناتوانن لە بەرامبەر شتێکی ئاوا تاقەت بگرن. چادر ساردا ئیمکانات نییە و ئێمە بینین هەر لە شەرایەتی عادیشان لە بڕێک لە شارەکان سەفی زۆر دوور و درێژی خەڵک بۆ وەرگرتنی گاز و موادی سوختی هەیە و دەوڵەت باتەوە بۆ شەرایەتی ئابووریەوە ئێستیا قەراری گرتووە ناتوانە، ینی توانایی ئەوەیە نییە کە جوابی داخوازیەکانی خەڵک بداتەوە و ئێستا شەو زەمین لەرزە هاتۆتە سەری و طبعاً وەزعی خەڵک زۆر خراپە بێت. ئەلبەتە خەڵکی ئێران و بەتایبەت لە کوردستانە و تەجروبە بینراوە زۆر یارمەتی یەکتر ئەدەن بە هەنایەکەوە چن موادی سوختی و یارمەتی بە ماشین و بە شێوەی جۆرەگەێنە دەسە و شوێنانەی وە بۆمە لەرزە لێ داوە چەندانە پەس لەرزێش هاتووە و بۆمە لەرزانەی کە دوایی دێت ئەوانەیش هاتووە. ئەو ئامارەش وا دراوە زۆر دەخێخ نییە. تەبعاً ئێمە لێرۆ لەم تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەموو هاوڕێیانمەوە سەرخۆشیەکەین لە ئەو بنەماڵانەی وە بەهۆی ئەو بۆمە لەرزەوە ئازیزەکانی خوانیان لەدەستاوە و داوای چاکبوونەوە بۆ هەموو برینارەکانەکەین و هیوادارین هاوپشتیەکی گەرم و گۆڕ لە هەموو شوێنەکانی ئێران بە تایبەت ئەوانەی وە سنووریان هەیە لەگەڵ ئازەربایجانی غەربی ئەوانە بتوانن یارمەتی بدەن بە ئەو خەڵکەی وە ئەو زەمین لەرزە تووشیان بووە. ئەم یارمەتیانە توانێت بە هەر شێوەیەک بێت، توانێت کومێکی گەورە بێت ئەمە چ لە ڕێگەی لباس و کەرەسە و شتی واوە توانێت ببێت چ لە ڕێگەی پەت و شتی گەرمایی بە بۆنەی ئەو کاتەوە و وەرزەوە کە وەرزی سستانە و خەڵک تەبعاً سەرمایە نەبێ منداڵان هەموو شتێک پێداویستیە کە توانێت کومەکێکی زۆر گەورە بێ وەگەر بە هەر دەلیلێ خەڵکیش ئاوارە بوون جێگەی خۆیەتی کە دێهاتەکان و شارە دراوسەکان یارمەتی زۆر گەرم و گوڕ و بەهانای ئاوارەکانەوە بچن. ئەو هاوڕێزی و هاوپشتیەی کە کۆماری ئیسلامی ئەوێت لە بینی بەرێ لە بینی خەڵکە زیاتر قایمترە کات و ئەوە توانێت هەنگاوێک بێ بۆ ئەو بتوانین بە هاوپشتی یەکتر بە یەکگرتووی کۆماری ئیسلامی بڕوخێنین. وتم هەر بۆ جۆرە کە باسم کرد کۆماری ئیسلامی ئەوەی وا لە هەموو شتێک لە هەموو کاتێکە لێ نیگەرانە و لێ ئەترسێ ئەو هاوپشتیەیە کە لە بینی خەڵکە هەیە. ئێمە لە توولی شۆڕشی ژینا
ئەومان بەرچاو کەوت کە چەنێ هاودڵی و هاوخەباتی لە بینی هەموو گەلانی ئێرانە هەیە لە کوردستانەوە تا بەلوچستان و هەموو شوێنەکانی تر ئەمە توانێت نمونەیەکی باش بێت دیسان بۆ ئەوەی کە یارمەتی ئاوارەکان و ئەو خەڵکیوە بۆمە لەرزەکە لی داون ببێت. ئێمە هەوڵە دەین لە بەرنامەکانی تلویزیۆنە لە هەواڵەکانە دواترین هەواڵەکانی ئەو زەمین لەرزە بە ئێوە بڵێن تەبعەن هیچ منبعێک نییە مەگەر ئێوەی ئازیز لە ڕێگەی ئەو ژمارە تەلیفۆنانەوە هەیەەوە ئەو ڕێگە پەیوەندیانەوە لەگەڵ تلویزیۆنی کۆمەڵا هەتانە ئاماری دقیقمان بۆ بنێرن چونکی ئەوانەوە کۆماری ئیسلامی باسیەکە زۆر جێگەی بەقانیە و ئێوێ شتەکان کەمتر نیشاندا کۆماری ئیسلامی پێشتریش لە هەموو لە شوێنەکانی تریشە حتا لەسەر مەسەلەی کۆرۆنا ئێسێ شەر معلوم نەبوو لە ئێران چەندێک خەڵک بە کۆرۆناتیا چوون جاری وایە وتێتی لە هەموو لە سەراسەری ئێران 300 و نادام چەند نەفەر مردوون لە کاتێکە بە پێ ئەو هەواڵانەوە ئێمە بوومانە لەگەڵ لەلایەن خەڵکەوە فقط لە یەک شار 400 نەفەر خەڵک لە ڕۆژەکاتیا چوون لەو کاتێوە کۆرۆنا زۆر لە ئاسێکی بەرزا بوو بۆیە هیچ جێگەی بەقانیە ئەو هەواڵنێریانەوە کۆماری ئیسلامی ئەینێرێت و ئەوانیانەیە بە نوعی پیشان بدەن کە ئیتفاقەکە تحتی کۆنتڕۆلیانە هێزیان ناردووە ئەویانوێ تەسویرێکی غەیرەواقعی لەو شەرایەتە بدەن وایە ساهاتوێتە پێشەوە بۆیە زۆر پێویستەکە بەو پەیوەندیانەوە لەگەڵ تلویزیۆنی کۆمەڵە و لەگەڵ ڕێکخراوی کۆمەڵە هەیە اطلاعاتی کافی بدرێت و هەر لەیرەوە ئێمە بانگەوازەکەین بۆ هەموو خەڵکە بەهانای خەڵکی لێقەوماوە کە دوای بۆ مەلەرزە لە کەمەرکەزەکەی شاری خۆی بووە لە ئازەربایجانی غەربی ئازەربایجانی باکوور بەهانایانەوە بچن تەعەن خەڵکی کوردستان کە هەروەک باسم کە تەجروبەیان هەیە سنووری شاری خۆی و شارەکانی تری ئازەربایجانی غەربی زۆر دوور نین لەگەڵ شارەکانی تری کوردنشینە و خەڵکی کوردستان ئێستا کاتی ئەوەیە دیسان نیشان بدەن کە هاوپشتیەکی هەزگار زۆر لە بینی کورد و تورک و هەموو شوێنەکانی تریێران تەبعەن هەیەەوە ئەوە ڕێگەیەکی باشە بۆ ئەوە پشتیوانی خۆیان لە خەڵکێکە لیان قەوماوە بکرێت. مەوزوعێکی تر ئەوەیە کە لەو ماوەی ئەم چەند ڕۆژە هەروەک لە هەواڵەکانی شابی سووتانە ئاعترازات و ناڕزایەتیەر هەیە طبعا ئاعترازات و ناڕزایەتەکان گۆڕدراوە بەو شێوەی پێشوە نیە دەلەکەی شێوەیە خەڵک تەجروبەیان پێیا کردووە و هەوڵە دەن ئاعترازاتەکان بە شێوەیە ببەنە پێشەوە کەمترین زەرەری لێ ببینن وا بێت کە ئێستا وەکو جاران نیە دەموچاویاندا ئاپۆشن گەنجان هەوڵە دەن کەمتر ئاشکرا بن مەسەلەیەکی ترەوەیە کە لە شوێنهایەکە تەظاهراتەکەن یا لە کاتهایەکە یەکەن ئاعترازاتەکە خۆیان دەرەبڕن کە کۆماری ئیسلامی ناتوانێت بێتە سەریان و سەرکوتی بکات یا بیانگرێت ئەمە بۆ خۆی شێوازەکەیەتی یا بەشێکی زۆر لە ناڕەزایەتەکان ڕنگ و ڕۆی خۆی گۆڕاوە چلەی گیانبەخت کردوانی ئەو شۆڕشە ئەمجارە دوای چلەیانە بێ بە ساڵیاتیان ئەمجارە بێ بە شەشمانگیان ئەوە چوونە سەر قەبران یا چوونە سەر ئارامستان کە ئێستا زیاتر باوە و هاوپشتی لەگەڵ بنەماڵەی گیانبەخت کردوانە سەردانیان هەمووانە شێوازهایەکی شێواز گەلێکی تازەیە کە خەڵکی بەدەستیەوە گرتووە و دەست بە کۆماری ئیسلامی بەکاریێنن هەندێک لە ناوەندی کرێکاری لەو ماوەدا ئاعترازیان کردووە بە وەزیەتی کاریان کە لە هەواڵەکان ئابیستوتانە بەشێکی زۆر ناڕزایەتی هەیە بەرامبەر بەوەی کە هەر لە باسەکەی پێشوە باسم کرد بەرامبەر بە سوخت ئێستا لە زۆربەی شارەکانی بە تایبەت شمالی و ناوەندی ئێران سەرمایەک هەیە بەفرێک زۆر باری وایە بەفرباری وایە کاتەکەی کاتێکە کە وەرزی زستانە ساردا و خەڵک دەسڕەسییان بە سوخت و بە موادی سوختی نییە گازوانە نییە قەیرانێکی ئابووری گەورە و بحرانێکی گەورەی ئابووری کەیسە کۆماری ئیسلامی تووشی بووە کە بەشێکی لە تەوەڕمە خۆی پیشانەدا گرانبوونی شتەکان کەمبوونی شتەکان
خەڵک بەعام توانایی سندنیان هاتوۆتە خوارەوە، بەشێک بێکارن، ئەرزشی پۆڵی ئێران هاتوۆتە خوارەوە. هەموو ئەوانە کە دەستدا بەدەستیەکەوە بەداخەوە خەڵکی تووشی وەزیەتێکی زۆر زۆر نالەبارتر کردووە. بۆیە هیچ ڕێگەیەکمان نییە ئێمە غەیرەزەوەی کە بە اعتراضات و بە ناڕەزایەتەکانی خۆمان پەرە پێ بدەین. شوێنی گەڕانەوەمان نییە، هیچ ئالترناتیڤێکی تریش نییە. ئەوەی وا ئێستا تا ئەندازەیەک لە هەواڵەکانی باس کرا کە یەکێک لە ناوەندە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە ئیسفهان لەلایەن ئیسرائیلەوە هێرش کراوە سەری بە پەهباد. کۆماری ئیسلامی شتەکەی زۆر ئاسایی باسکردوتێتی و زەرەرێکی وانە کەوتووە، بەڵام ئیسرائیل خەریکە مۆزوعەکە گەورە ئاکاتەوە. خودی گەورەکردنەوەی مۆزوعی شەڕ لەلایەن ئیسرائیلەوە حملەکردن سەر شوێنێکی نظامی ئێران ئەتوانێ بەڕاستی تەسیری زۆر زۆر خراپی لەسەر ئەو شۆڕشە بێت، شۆڕژی نابێت، بۆ ئەوەی کە شۆڕشەکە گوازێتەوە کۆماری ئیسلامی توانێت کەڵک لەوە وەربگرێت. ئێستا بەشێک لە چین و توێژەکانی ناوەند یاوانەی بە ناوی خۆڵەمێشی یا خاکسەری ناسرێنەوانەی کە ئێستا نەهاتوونەتە سەر شەقام، ئەوان ناتوان تحتی تاسیری تەبلیغاتی کۆماری ئیسلامی قرار بگرن بۆ دفاع لە میهن و شتی ئاوایە بڵێنەوە ئێستا وڵاتەکەمان ها لە خەتەری حملە لەلایەن نێیارانمانەوە دشمنانەوە و تا ئەندازەیە تەسیردا بنێتە سەر و شۆڕشە. بەڵام خەڵکەمەیان تەجروبە کردووە، خەڵک شەڕی 8 ساڵەی بینی ئێران و عێراقیان تەجروبە کردووە. خەڵک دەیان لە دوای ئەویشە دەیان شەڕی کۆماری ئیسلامی کە بە شکلی نیابەتی چووە لە وڵاتانی ترا بەشداری کردووە، خەڵکی داوە بکوشت، هێزی جوانانی بردووە، جاری وایە هەر بەوەش ڕازی نەبووە. بەشێکی زۆر لە لاوانی ئەفغانی کە ئاوارە بوون و پەنابەری ئێران بوون بە ناوی فاتمی و ناردووە لەوێ داویانیتی بەکوشت. هەموو ئەوانە توانێت تەسیری ببێت و تەنیا ڕێگەکەی ئەوەیە کە خەڵک زۆر ژیرانەتر لەوە بیرەکەنەوە، ئەزانن پشت بەسن بە هەر هێزێکی دەرەکی بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی ناتوانێت قازانجی بۆ خەڵکی تیابێ بۆ ئەوەی ئەو هێزانە بە دوای بەرژەوەندی خۆیانون هیچێک لەو هێزانە چه هێزە دەرەکیەکانی وەکو دەوڵەتانی وڵاتە ئەوروپایەکان و ئەمریکا و حتا ئیسرائیل و ئەوانەی بە ناوێک دوژمنایەتیان لەگەڵ کۆماری ئیسلامیا هەیە، ئەوانە بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن و بۆیان مهم نییە چی بەسەر خەڵک دێت. طبعا هەندێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕاستیش زۆر دڵیان بۆ خۆش کردووە، هەوڵەدەن تەبلیغاتێکی وەسیع لە ئەو ڕسانەهای خۆیانەوە بکەن یا ئەو ناوەندانەی کە بۆ تەبلیغاتیان لێ بکەن کە ئومیدێک لەم ڕێگەوە بە خەڵک بدەن بڵێن کۆماری ئیسلامی زووتر و سەریعتر ئەڕوخێت. بەڵام ئێمە ئاگدارین کە ئەو اتفاقە لە عێراق کەوت، ئەو اتفاقە لە لیبی کەوت، ئەو اتفاقە لە زۆرێک لە وڵاتەکان کەوت و زانیمان چیان بەسەر هاتووە. ئێستەیش دوای زیاتر لە 20 چەند ساڵە لە عێراق هێشتا عێراق ئارامش و ئاسایشی بەخۆیەوە نەبینیوە. ئێستەیش لیبی هەر مەیدانی شەڕ و بەروێکانەی بینی هێزەکانی جۆرواجۆری سەر بە ئەم لایەن یا ئەو لایەنن، سەر بە لایەنی پێشووی حکوومەتی پێشوون یا سەر بە رووسیا یا سەر بە ئەمریکان و هێشتا نەیانتوانیەوە ئاسایشە بەدەست بێنن. بەڵام لە هەموو ئەم وڵاتانەوە نمونونەکانیمان باس کرد، ئێستێش هەر نەوت بەرهەم دێت، ئێستێش نەوتەکان ئەنێرێت بۆ وڵاتانی غەربی. معنایەوەیە ئەوەی وا بەرژەوەندی ئەوان بوو دەست پێیاکردن بە مەنابعی سەرچاوەی تەبیعی ئەو وڵاتانە وەکو نەوت و گاز وانە ئەوە هیچ پەکی نەکەوتووە. حتا لە سووریەیش کە ئەو بەشێ وا لەژێر دەسەڵاتی ئەسەدانیەوە لەلایەن خۆبەرەوەبەریەوە چێتە پێشەوە، بەشێک لەو نەوتە کە ئەمریکا لەوێ حفاظەتی لە یەکاتوەی پارێزێ بە هەرزانتر ئەنرێت بۆ وڵاتی ئەمریکا و بەشێک لە وزەی ئەو وڵاتانە لەو ڕێگەوە دابی نەکرێت. مەبەستم چییە؟ مەبەستمەوەی پێتان بڵێم کە بەڕاستی دەستێوەردانی وڵاتانی دەرەکی بەرژەوەندی ئەوانی لە بەرچاوەوە، قازانجی خەڵکی لە بەرچاو نییە
بۆیان مهم نییە خەڵک لەوە برسیتری شەبن ئەوە ئەبێ بە شەڕی ناوخۆ ئەبێ بە هەموو شتێک کە ئەکرێ بێتە بەرچاوە ئەبێ هەوڵ بدەین ئێمە بە یەکڕێسی خۆمان نێڵین ئەو نەوعە لە دەستێوەردان لەلایەن هێزەکانەوە و یا ئیسرائیل یا شوێنێکی ترەوە ئەو شۆڕشەی و شۆڕشێکی تاقانەیە بە تایبەت لە ماوەی چەند سە ساڵی ڕابردوو لە ئێران شۆڕشی ژنجیان ئازادی بەو دروشمەوە دەستی پێکرد بگۆڕدرێ ببێ بە شۆڕشێکە خەڵکی تر بۆی دیاری بکەن بەرەو شوێ چێت و چی لێ دێت. طبعاً ئەمە کە بگەڕینەوە بۆ هەر دیسان ئەو باسی کە لە چەند سە ساڵی ڕابردووە لە ئێران هەمیشە حکوومەت بەدەست یەک نەفەرەوە بووە ئەو نەفەرە بڕیاری داوە کۆماری ئیسلامی هەوڵیدا بەنەوەی خۆی جیاواز بکات لەگەڵ ئەو حکوومەتانی پێش و شۆرای نازانم شۆراهای جیاوازی دروست کرد بەڵام دیسان هەر ئەوە ڕەحبەر و وەلایەتی فەقیه بوو کە ئاخرین بڕیارەکانیدا تا و کاتێک کە خومینی مابوو ئەو بڕیارێدا دواتر خامنەی وا دیارە هەر دیسان هەر یەک نەفەر یا پادشا بووە یا مەلا بووە یا چ لە دەورانی قاجارە چ لە دەورانی پێش لە هەموو دەورانەکان ئێمە بینین کە بەم شێوە ئەو وڵاتە ئیدارە کراوە و حکوومەت کراوە. ئەو شۆڕشە ئەوێت ڕوتێکی تازە لە نوێگەرایان لە خەڵکی سکولار کە هەموو ئازادیەکانی تیا دەسەبەر بکرێت هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵ چین و توێژی کۆمەڵایەتی و چه ملیەتەکان بتوانن بەهرەی لێ ببن و ژیانیان بە باشی بچێتە پێشەوە. من لەم بابەتە قسەی زیاترتان بۆ ئەەکەم داواکەم لە هاوڕێیان لە بەشی تکنیک کلیپێک دابن و دوایی دەمەوە بۆلاتە. خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لعندش شری خیت فنگو سری پر لعندش بازار شکومش و دیلم بازار و شکونش و دیلا خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا
سنگر و خلکی جنگاودا یادم نبم بابکین یادم بگیر سنگر و خلکی جنگاودا همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری سنه در بجان چنده هاشان پیل بود که کترن که ایشان لپاسکاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان ددیتا پراپا شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری بڵێ ئازیزان زۆر سپاس بۆ هاوڕێیانم کە ئەو کلیپیاندانە ئەو بەرنامەیە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە لە فەیسبوک ئەتوانن بیبینن هەروەها ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەم لە سایتی تێوێ کۆمەڵە .com ئەتوانن چاو لە بەرنامەکە بشێوە ڕاستەوخۆ بکەن هەم ئەو ئازیزانەی کە لە ڕێگەی ساتلیت و چاو لە ئەو بەرنامەکەن تکراری ئەو بەرنامەیە دیسان شەو دواتر بڵاوە بێتەوە دوای بەرنامەی فارسی جارێکی کە بڵاوە بێتەوە هەروەها بەیانیش دیسانێمە تکراری ئەو بەرنامە هەرە بینین بۆ ئازیزانەی کە بە هەر دەلیلن ناتوان بەرنامەکە ڕاستەوخۆ ببینن ئەو یەکێک لەو مۆزوعانەی وا پێم خۆش بوو ئەمجارە باسی لەسەر بکەم ئاعترازاتێکە کە لە دەرەوەی وڵاتە هەوا هەنگ و هاوکات لەگەڵ ئاعترازاتی ناوەوە بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی و خەڵکێکە بە هەر دەلیلێ ئاوارەی هەندەران بوون و لە دەرەوەی وڵات ژیانەکەن ئەوانەش هاتوونەتە سەرخەت و لە بەشێکی زۆر لە ناوەندەکانی شارەکانی ئوروپا کۆبوونەوەی ناڕزایەتی گەورە بەڕێوە شوزاری وا بوو کۆبوونەوەکان سەریدا لە چەند سەد هەزار نەفەر ئەوە بۆ خۆی زۆر جێگەی خودڵخۆشی بووە بۆ ئەو خەڵکەی ئەو جوانانەی کە ئێستا لە ناو شارەکانە گیانی خۆیانیان ناوەتە سەردەست بۆ ئەوەی بتوان کۆماری ئیسلامی بڕوخێن ئەم یارمەتیە و ئەم هاودڵیە کە لە دەرەوەی وڵات بەهانای خەڵکەوە شووە زۆر ئەش بووەوە پێویستە ئێمە لەسەر چەند خاڵ تاکید بکەین کۆماری ئیسلامی هەوڵی داوە و هەوڵش ئەدا کە ئەو یەک ڕێزیەوە لە دەرەوەی وڵات هەیە بیشێوێنێ بە شێوەی جۆراجۆر بەشێک لە خەڵکی ئەوەی وا سەر بە کۆماری ئیسلامین و خەڵکی وا لایەنگری کۆماری ئیسلامین لە بڕێک لەم هێزە سیاسیانە نفوزیان هەیە و هەوڵەدەن بە شێوەی جۆراجۆر لە ڕێگەیەوە کە جیاوازی بینی خەڵکی کورد و خەڵکی فارس پێک بێنن لە ڕێگەوەیە کە پەرچەمی مەسەلەن فڵانە پەرچەم بێنن و ئەو دانەکەی تێ پەرچەمێکی تر بێنێت و کێشە دروست بێت و خەڵک لێک بتۆرن و هێزەکان بە لە دوو شوێنە لە سێ شوێن ئاعترازاتی خۆیان بکەن هەموو ئەوانە قازانجەکەی ئێستە گیرفانی کۆماری ئیسلامی
و ئەوە کە لەو بابەتەوە تعدادێک هان ئەدا بۆەوە ئەو سەفیە گرتووە لە دەروەی وڵات تێک بدەن. ئەوەی وا مهمە ئەوی شەوەیە کە هەڵسوڕاوانی ئەو بوارە لە دەرەوەی وڵات ئەبێ هەوڵ بدەن لەسەر ئەم ئەساسە کە مهمترینی یەکڕێزی هەموو هێزەکانە بەیەکەوە لە یەک ئاعترازی یەگرتووە هەوڵ بۆ ئەوە بدرێت و جیا لەوەی کە چێت پەرچەمێکی هەیە پەرچەمێکی هێنەیە ناهێنێ. مهم ئەوەیە کە لە ئێستا ئەوەی کە مهمە کۆماری ئیسلامی ئەو یەکڕێزیە پێ ناخۆشەوە ئێمە ئەبێ لە دژی ئەوەی وا کۆماری ئیسلامی پێی خۆشە هەستین و یەکڕێزی خۆمان ڕابگرین. طبعاً هەموو هێزێکی سیاسی بیر و بۆچوون و استراتیژی جیاوازی هەیە و ئێمە ئەبێ هەر لە ئێستەوە فێریەوە بین کە چۆن لەگەڵ خەڵکێکە بیر و بۆچوونێکی جیاوازی هەیە هەڵس و کەوت بکەین و بتوانین لە شرایەتێکی کامڵەن دموکراتیکە بەتایبەت لە وڵاتانی ئەوروپایی کە فەزای جامعە دموکراتیکە خەڵکەتوانن بێن اعتراضاتی خۆیان بکەن و بۆ هیچ کێشەیەک نایەتە پێشەوە بە هەر شێوەیە توانێت اعتراضاتی خۆیان دەرببڕن. ئەوە توانێت بۆ ئێمە دەرسێکی باش بێت کە چۆن لەگەڵ یەکە هەڵس و کەوت بکەین. طبعاً ئێمە وتم ئەوەی وا زۆر هەوڵەدا ئەو سەفە بشێوێنێ یەک دوو مۆزوع بەرجەستا کاتەوە. مەسەلەی ئەوە کە ئەوە بەشێک لە ملیەتەکانیانەوێت لە ئێراندا ببڕێن و تەجزیە لە بن. ئەوە بە تۆری واقعی پێش لەوەی لەلایەن ئۆپۆزیسیۆنی ڕاستەوە باس بکرێ کۆماری ئیسلامی ئەوەی باس کردووە. یعنی ئەوە خەریکە بنێشتی کۆماری ئیسلامی ئەجاونەوە. ئەوە کۆماری ئیسلامی لە ئەوە ڕۆژەوە نیگەرانی خۆی دەربڕیوەتی چەپەکان و ملیەتەکان خەریکن ئێراندا بەشەکەن و تەجزیە بن و نازام شتەوە و بۆیە هەرێکی ویستویەتی کە ئەو سەفە بشێنێ. طبعاً وتم لە ناو بەشێک لەم ئۆپۆزیسیۆنی ڕاستە نفوزی کۆماری ئیسلامی بەرچاوە و ئێمە ئەبینین دیسانەوە بە نوعێک لەلایەن ئەوانی شەو باسەکرێت. بەڵامەوە هیچ وەخت نەبووە بۆ کێشە بۆ ئەو خەڵکە ناڕازیەی لە دەرەوەی وڵات کە زۆری نەیشن. ئەوەی وە سەر بە هیچ حزبێکی سیاسی نییە و تاکە کەسە و معترزە بە کۆماری ئیسلامی ئەوە زۆرینەی ئەو تەظاهراتانە پیشانەدەن. تەظاهراتێکی 100,000 نەفەری لە بەرلین خۆ هەمووانە سەر بە حزبی سیاسی نەبوون. بەشێکی هەر زۆر لەوانە خەڵکێکن کە ساڵیانی ساڵ لە دەروەوەی وڵات ئەژین و ناڕازی بوون بە کۆماری ئیسلامی بۆیە چوونەتە دەروەوەی وڵات. دەی ڕاگررتنی ئەم خەڵکە و هەوڵدان بۆ هاوپشتی ئەوان زۆر زۆر پێویستەوە ئەبێ ئێمە هەوڵ بدەین ئەو یەکڕێزیە ڕابگرین و نێڵین ئەو یەکڕێزیە بچێتە پێشەوە. بۆ یەک پێویستە کە لە کۆبوونەوە هەیەکە کە لەگەڵ ئەحزاب و جەرایانات یان نوێنەرانی ئەم گروه و دەستە و لایەن و ئەنجومەنانە ئەچێتە پێشەوە هەوڵ بدرێ ئەمە بە محوەری بەحسەکانەکە. یەکڕێزی ئێمە لە هەموو شتێک گرنگترە و ئەگەر باسی ئەوە کرا کە ئەو کەسێکەیە پەرچەمی خۆی بێنێەوە کرێ لە ساحات کەس پەرچەمی خۆی بێنێت حزبی سیاسی پەرچەمی خۆێرێ لایەنێکی ملی پەرچەمی خۆێرەوە کێفی خوانە بەڵام بەڕێوەبەرانی ئەوانە ئەبێ هەوڵ بدەن بێلایەن بن لەو بابەتەوە خۆیان وەکو نوێنەری هەموو ئەو چین و توێژەی وا لە دەرەوەی وڵات ئەژین ڕابگەێنن بۆ بتوانن باوەڕ بخۆیان بۆ بتوانن اعتماد بخۆیان جەلب بکەن. پێویستە کە ئەو نوێنەرایەتی هەموو ئەو هێزانە بکەن. مەسلەیەکی ترەوەیە کە هێزە سیاسەکانی کوردستان هێزە سیاسەکانی کوردستان زۆر پێویستە لەم بابەتەوە یەکڕێزی خۆیان ڕابگرن. ئەو شۆڕشە لە کوردستانەوە دەستی پێکرد لە شاری سەقزەوە کچێکی کورد لە تاران کەوتە بەر هێرشی مزدوران و بەکرێوە جیراوانی کۆماری ئیسلامی و بەداخەوە ژیانی بەخت کرد. شۆڕشی ژنجیان ئازادی لە کوردستانەوە سەری هەڵدا و کوردستان بوو بە مەشغەڵی ئەو شۆڕشەی کە بەناوی شۆڕشی ژینە ئاناسرێت. هەر زۆر سەریع ئێمە بینیمان لە شوێنەکانی جۆراجۆری ئێران پشتیوانی خۆیان لە خەڵکی کوردستان ڕاگەیان و کوردستانیان کرد بە مەشغەڵداری خۆیان و لە شاعرەکانی باسییان کرد. ئەوە ئێمە ئەبێ ئەوە لە دەست نەدەین. ئەو وەزیەتەوە هاتوۆتە پێشەوە ئەوە دەستکەوتێکی هێزگار گەورەیە کە بە خەباتی چەند ساڵش بەدەست ناهات. ئێمە توانیمان لە ماوەی 3 مانگا ئەو دەستکەوتە بەدەست بێنین. بۆیە زۆر پێویستە کە هێزە سیاسەکانی کوردستان ئەمە بە شتێکی زۆر گرنگ چاو لێ بکەن
و هاوکاری خۆشیان لە دەرەوەی وڵات هەر بە پێیەوە ببەنە پێشەوە. لە ناوەی ئێران تۆ ناتوانانی ببینێ کەسێ پەرچەمی هەڵگرتووە خەریکە شەڕ بۆ پەرچەمەکە. لە ناوەی ئێران نبینی کەسێک باسیەوەی کردوێت کە لایەنی خەریکە جیا بێتەوە یا جا نابێتەوە. هەرچەند ڕۆژ لەوە پێش بوو لە یەزد لە مسابقەیەکی والیباڵ کە مەریوان و تیمێکی مەریوان و یەزد لەوێ خەریک مسابقادن هەموو ئەوانەی وا لە ناو ساڵۆنەکەن شعاری کوردستان چشمشتراغی ئێران باسەکەن و ئەوە تەواوی ئەوانەی یاریکردن و ئەوانەی وا بازیکونەکان هەموو وێساون چایان لێکن. مەبەستم چیە؟ مەبەستمەوەیە ئەو هاوپشتیە لە ئێرانە هەیە لە بینی هەموو لایەنەکانە بە تایبەت کورد و بلوچ و عەرەب و ئازەری و فارس و هەموو لایەنەکانە هەیە. ئەوە ئەبێ ڕابگیرێت و ئێمە نابێ ئێمە ببین بە عاملی جیابوونەوەی ئەو بەشە. لە دەرەوەی وڵات ئەرکی هەموو ئەو بەڕێوەبەرانی ئەو مەراسمانە ئەوەیە، ئەوانەی کە ئاکسیۆن ڕێخەن، ئەوانەی وا کۆبوونەوە ڕێخەن، ئەوەیە کە ئەم مەوزوعە بکەن بە مەوزوعی سەرەکی خۆیان و بەیەک و هاوکاری بکەن و هاوکاریش تەبعەن معنایەوەیە کە هەر لایەنێ بێت لە لایەن خۆیەوە تۆزێک کۆتا بێت ئەو دانەکەی تریشی زیاتر کۆتا بێت بۆ بتوانن بە تەوافق بگەن کۆمەلگا وا بڕێوەچێت. هیچ حزبێک لە ئێران ناتوانێت بڵێ من تاکە حزبم و گەورەترین حزبم. ئێران بریتە لە ئەحزاب و جەرایاناتی جۆراوجۆر، بیر و بۆ چوونی جیاوازی تایە، چین و توێژی جیاوازی تایە، هەر کامێکیان بە دوای استراتیژی و ئاوات و ئارەزۆکانی خۆیانەوەن. بەڵام کامیان لێوان ناتوان بە تاقوتنیا خۆیان بڕیار بدەن، هیچ کامیان ناتوان بڕیار بدەن، کە ناتوانن بڕیار بدەن جێگەی خۆیەتی بسازن پێکەوە، جێگەی خۆیەتی کەوا هاواهەنگ بن و بتوانن ئەو تەئسیرەکە لە ناوەوە بۆ خەباتی ناوەشەیە دای بنن. دەرەوەی وڵات زۆر پێویستە تەبعەن بڕیاری کۆتایی ڕوخانی کۆماری ئیسلامی لە ناوەوە درێت، بەڵام ئێمە بەپێی تەجروبەی مێژوویی ئەتوانین باسیەوە بکەین کە لە دەرەوە چەنە تاسیری بووە. هەر لە کاتی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57 لە دەرەوەی وڵات بە دانیشتجویانی شۆڕژێر کە لە دەرەوەی وڵات بوون دژ بە ڕژیمی شا هاتنە سەر شەقام و تەزاوراتیان کرد. کاتێشا چوو بۆ دانێ لە سەفەرەکانی بۆ ئەمریکا دایانە بەر هێلکە و تەماتە و ئاعترافەکە لێەوە دەستی پێکرد. دواتریش بینیمان لە دەرەوەی وڵات چەنێ ئەو پشتیوانیە بۆ گەلانی ئێران لە ساڵی 57 کرا. جیا لەوانە شەڕی ئەمریکا و ویتنام، شەڕی ئەمریکا و ویتنام لە شوێنێکی مشەخەص بوو، بەڵام لە هەموو دنیا بەرامبەر بە شەڕی بە دەستدرێژی ئەمریکا بۆ سەر وڵاتی ویتنام و ئەو ناحەقیە بەرامبەر بۆ خەڵکی ویتنامەکرا ئاعترازاتی زۆر گەورە ڕوویداوە و بەشێک لەوەی کە دەنگی ناڕەزایەتی دەنگی خەڵکی چەساوی ئەو کاتێ ویتنام بەرامبەر بە ئەمریکا لە تەریقی دەرەوەی وڵاتەوە گواستراوە و توانی کۆمەکێکی زۆر گەورە بێ بۆ هەموو خەڵک ئاگدار بن، هەرچەند ئەو کاتێش دەستپێیاکردن بە تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو ئێستا نەبوو کە هەیە. ئاپارتایت لە ئەفریقای جنوبی ئەویش نمونەیە کە هەر لەوەی کە چەنە لە دەرەوەی وڵات توانی کۆمەکی ئەم خەباتە بکات و بۆ دفاعکردن لە خەڵکی ئەفریقای جنوبی دژ بە ئاپارتایەتیەکە لەلایەن دەوڵەتی ئەو کاتەی ئەفریقاوە بەرامبەر بە خەڵکی ئەفریقاکرا. مەبەستم چیە؟ مەبەستمەوەیە کە نمونەی تری شەڵبەتایە هەر بە تازە بەوەش ئیشارە بکەم. ڕۆژاوا کۆبانی یەک نقطەی چکۆلە لە کاتوانی بە زەحمەت لە ناو نەخشابی دۆزیتەوە لە شوێنێکی کوردستان لە ڕۆژاوا کەوتە بەر هێرشی داعش، زانە لە ئاسی نێودەوڵەتی چ پشتیوانێکی بۆ کراوە، توانی دەنگەکەی وای لێ هات کە حتا وڵاتە غەربیەکان نەیانتوانی چاوی لێ بپۆشن و مەجبور بوون بە نەوعێک یارمەتی ئەو گریلاکان و هەموو هێزی چەکداری خەڵکی چەکدار لە ڕۆژاوا بدەن بۆ ئەوەی داعش نەتوانێت دەست بەسەر و شارە بگرێت. ئەمە ئەکرێ دیسان بەپێی هەموو ئەو تەجروبانە تکرار بێتەوە. ئەو کاتە ئێمە لە دەرەوەی وڵات بۆ تاو جێگەی کە من لە دەرەوەی وڵات بووم و ئەزانم بەهانای هەموو ئەم شتانەوە چوین و دەنگی ئەم خەباتکارانە بووین لە دەرەوەی وڵات و توانیمانە تاسیر بدابنین
جایسە لە تەریقی مێدیاکانی وڵاتانەوە بووە، لە تەریقی ڕۆژنامەکانیانەوە بووە، چوینەتە بەر دەفتەری ئەو ئۆرگانانەی کە نێودەوڵەتی کارەکەن، ئامنستی ئینتەرناسیۆناڵ و زۆر شتی تر، و هەموو ئەوانە توانیوێتی یارمەتێکی زۆر گەورە بێت. ئێستا خەباتێکی زۆر گرنگ لە دەروەی وڵات لە ئارایە بۆ ئەوەی کۆماری ئیسلامی زیاتر ڕسوا بکرێت. سوپای پازاران هەوڵە درێ بکەوێتە ڕێزی هێزی تۆرۆریستی و ئەوروپا لە یەکەمین کۆبوونەوەی نوێنەرانی ئەوروپا لە پارلمانی ئەوروپا ڕێی بەوە دراوە و ئێستا ئەبێ بڕیاری تازە لەلایەن هەموو وڵاتانەوە بدرێت بۆ ئەوە کۆماری ئیسلامی یا سوپای پازاران بکەوێتە ڕێزی جەرایاناتی تۆرۆریستیەوە. پەسەرگا وایە ئەوە بۆ خۆی هەوڵێکی باشە، بەستنی سەفارەتخانەکان و کۆنسولگەریەکانی کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات دیسان ئەتوانێت هەوڵێکی زۆر باش بۆ زیاتر کۆماری ئیسلامی بکوێتە پەراوێزەوە. ئەمانە هەنگاوهایەک کە لە دەرەوە کرێ و ئەمە ئەتوانێت یارمەتی ئەو خەباتە بێوا لە ناوەوە، خەباتی ئەسڵی ئەگەر نایە بنین، خەباتی ئەسلی کە لەسەر شەقام و لە شارەکانی جۆراجۆری ئێران شەو ڕۆژ لە ئارادایە و بەڕێوە چێت، توانێت کومەکێکی زۆر گەورە بێ، توانێت ڕۆحیەی ئەو جوانانە ئەو خەڵکە و هاتوونەتە سەر شەقام بباتە پێشەوە. بۆیە دەرککردنی ئەمە لەلایەن هەڵسوڕاوان لە دەرەوەی وڵات زۆر گرینگە. ئەهمیەتی ئەوە ئەگەر دەرکرێت و هەر کەسێک لەوە چاو لە قەزیەکە بکات، نەک لە داخوازی حزبی خۆیەوە، چەنێ ئەو حزبی ئەو دەرەکەوە یا دەرناکەوێت، چەنێ پەچەمی ئەو بەرزەبێت یا بەرزابێتەوە، یا مەسەلەن مخالفەکەی چەندێک مەیدانی پێدراوە نەدراوە، لێەوە ئەگەر چاوی لێ بکەی خۆتەبعەن کێشە دروستە بێتر. هەر کەسێ پێی وایە کەم شت پێدراوە، مەیدانی کەم پێدراوە، ئیمکاناتی کەم پێدراوە، بەڵام کە لە مەنافعی کۆمەلگاوە چاو لێ بکرێت، لەو خەباتی وایە سەر لە ئێران لە ئارادایە چاو لە قەزیەکە بکرێت و تەبعەن ئینسان ئەتوانێت بسازێت لەسەرەوە مەوزوعات توانێت بسازێت و چونکی شتێکی زۆر گرنگتر، بەرژەوەندیەکی زۆر زۆر مهمتر دێتە ئاراوە کە ئەبێ خەڵک تەبعەن ئەو هێزانە لە دەروەی وڵات ئەو لە بەرچاو بگرن و بەرژەوەندیە توانێت یارمەتی بدا بۆ هەموو ئێمە کە چۆن بتوانین و شۆڕشە ببێنە پێشەوە سەرکەوتنەکەیشی لە دوا ڕۆژی ڕوخانی کۆماری ئیسلامی جەژن بگرین. دیسان داواکەم لە هاوڕیانم کلیپێکدا بنن با منیش ئیسراحەتێ بکەم و دێمەوە خزمەتان. اینجا کردستان است، کابوس فاشیستا. ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان، بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان، شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان، با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان، شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان، با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان، با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان. دەخاتە دڵی دوژمنان، بابە یەک بین بابۆ یەک بین پێکاتە و گەلان، یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان، خۆ نەویستی بەدی دێنێ ئاوەت و خەومان، باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان، خۆ نەویستی بەدی دێنێ ئاوەت و خەومان، باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان، باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان.
دایکی نیشتمان ئاواری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆ یەکسمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان بۆ یەکسمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان ژیان ئازادی بۆ تە ڕەمزی بەرخودا کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدان ساڵەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدان شۆڕژێکی گەورە بێبخەین بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتومان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان ژیان ئازادی بۆ تە ڕەمزی بەرخودا ئازیزان لە کۆتاییە پێم خۆشە لەسەر مەوزوعێکی تر لەو چەند دەقا کە کاتم ماوە ئیشارە بکەم بەرەوپیری ڕۆژی کۆمەڵە ئەچین ڕۆژی کۆمەڵە لە 26 ڕێبەندان لە بڕێک لە وڵاتان لە دەرەوەی وڵات و حتمما لە ناوەی وڵاتیش بە شێوەی جۆرواجۆر بەڕێوەچێت ئەم ڕۆژە تەبعەن تایبەتی هەیە ئەو ساڵ تایبەتیەکەشیە کە هاوکاتە لەگەڵ ئەو شۆڕشی وایسە لە ئارادایە لە ئێران و لە کوردستان لە دەرەوەی وڵات لە هەندێک لە ناوەندەکان بەپێی ئەو ڕاگەیاندنانەوە دراوە لە سوێد لە ئاڵمان لە نۆروێژ لە کانادا لە بڕێک لە وڵاتەکان مەراسمی ڕۆژی کۆمەڵە بەڕێوە چێت و لەوێ پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن یەکێک لە ئەندامانی کمیتەی ناوەندی کۆمەڵەوە پێشکەش بە بەشداربووە نەکرێت تایبەتی هەروەک باسم کرد تایبەتی ئەو ڕۆژە طبعا پێشتری شەر تایبەتی بووە چونکی ڕۆژی کۆمەڵە ڕۆژێک بووە کە جەریانێکی چەپ لە کوردستان توانی دەنگی خەباتی کرێکاران و زەحمەتکێشان دەنگی خەباتی ژنان لاوانی زەحمەتکێش لاوانی بێ ئومێد بەو کۆمەلگاواتیایە ژین دەنگی ئەوانە بێ وتوانی ئومێدێکیان پێبدا بە هەموو ئەو چین و توێژانە کە دوا ڕۆژێکەیەک ئەوانە توانن بە ئەم دەستکەوتانە و بە سەرکەوتن بگەن لە توولی خەباتی 43 ساڵەی کۆماری ئیسلامی و پێشتر لەوە کە کۆمەڵە ئەعلامی ئەلەنی بوونەوە و ئاشکرابوونی خۆی ڕاگەیاند ئێمە ئەبینین کە بە هەزاران گەنج و لاو لە هەموو شارەکان و لە هەموو داهاتەکانی کوردستان و حتا لە دەرەوەی کوردستان بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و بە سفوفی کۆمەڵە پەیوەست بوون و کۆمەڵە لە توولی ئەو خەباتەی کە بە شێوەی ئاشکرا بەڕێوە چوو چاو کاتێک کە دەسەڵاتی شارەکانی بەدەستەوە بوو چ دواتر کە لە دەرەوەی شارەکان بوو نیشانیدا ئەو هێزەیە کە گرنگی خەباتی خەڵکی زەحمەتکێش و بە تایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوان و هەموو بەشەکانی تری کۆمەڵ وە یەکێک لە پەیگیرترین هێزەکانی ڕزگاری خەڵکی کوردستانە لە ستەمی نەتەوایەتی و پەیژیشتر بووە لەو بابەتەوە هیچ وەخت سەری بۆ دژمندانە نەواندووە و ئەوە دژمن بارها بۆ خۆشی ئەقراری پێکردووە بەشداربوونی هەموو ئێوە لە هەموو مەراسمەکانی ناو دەرەوە ئەتوانێت دیسانە و هێزە بەهێزتر بکاتەوە و پیشان بدا کە کۆمەڵە جێگەی لە دڵی ئێوە هەیە و پێویستە ئێمە بە گەرم و گوڕی بە پێشوازی ئەم ڕۆژەوە بچین طبعا تاو کاتمان ماوە
بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەوڵەدا زیاتر شەخت لەسەر ئەم ڕۆژە بکاتەوە و هەوڵەدەین بە چاوپێکەوتن لەگەڵ کەسانێکە کە لەو شۆڕشا بخۆیان بوون و حزوریان بۆ تەسیریان بووە و ئەو شۆڕشیان تا ئێستا هێناوەتە پێشەوە چ لە ئەوەی ئەو لاوانەی و ئەم چەند ساڵی ئەخیرە بەهێزی کۆمەڵەوە پەیوەست بوون و چ ئەوانەی وا پێشتر ساڵیانی ساڵە لەو ڕێزا خەباتیان کردووە پەیوەندی بکەین و بتوانین لە تەجروبیات و لە ئەوان تەجروبیاتی ئەوان کەڵک وەربگرین و یادی 26 ڕەبەندان بەرزڕا بگرین. جێگەی خۆشێتی دیسان هەل لەیرەوە لە هەموو جیانبەختکردوانی بنەماڵەی جیانبەختکردوانی کۆمەڵە ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران سەرخۆشی بکەین و خۆمان بە سەری ڕێز و نەوازش بۆ ئەوان دابنین خۆمان لە خەمێکە قەت لە بیریان ناچێتەوە شەریک دابنین و بەوان بڵێن کە هەروە پیشانمان داوەوە ئێمەین کە درێژەدەری ڕێگەی خەباتی ئەو ئازیزانەین. تەبعاً لە جەریانی ئەو شۆڕشە بە ماوەی ئەو 43 ساڵە بەشێک لە خەڵکی کوردستان لە جەریانی شەڕی نابەرابەرە بەشێک لە جەستەیان لە دەستداوە و ئەوە لەگەڵەوە ژیاون. جێگەی خۆیەتی ڕێز بۆ هەموو ئەو ئینسانانە دابنین و بڵێن کە کۆمەڵە بە هەموو خەبات و خەباتی ئێوەی ئازیز توانیوێتی تاواسە بێت کە ئێمە هەمومان ئێستا ئێوە و ئێمە افتخاری پێوەکەین و ئەو خەباتە بەهینی خۆمان نەزانین. من کاتێکی بۆ سوورەتە زۆرم نەماوە، زۆر سپاس بۆ ئەوەی کە توانیم لە بەرنامە لە خزمەتتان نابم و هەتا بەرنمەیەکی تر لە بەرنامەی ڕاستەوخوا ئەگەڕێمە وڵاتان یا هاوڕێیان ئەو بەرنامە پێشکەشەکەن ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم. شماڵی هێڵەشنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر داری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەموو مەوژی لەموای دوایە زەران ئەولی پدان دیسانەوان گردە هاویم مەیڵی مەوە جان خیلی مواد گوران جان سوای باوک کجراو لمسترجێنێ بە تەسا من بە سۆستێر لاوەستینە باقینترم لەو هەناسە من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم تیم و تەنان لا بندنم هەموو گیانە هاژێنم دەهاژێنم من ڕووناکی
كردستان من شورشي مدرسورا كي كردستان 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 ورا دري قصدي خوتم بري ورا دري ظلم بيت ونسري ورا برزيكي نالمان برو سري ورا دري كرد بزاشا ناكري من دسانم نشتمانم بريندار شنجيان آزادي امرو لسرزار من دسانم نشتمانم بريندار جنجیان آزادی امرو لسرزار هرچی بونو نبون ما لسر دستم تو همو کسی منی و منیش همو کستم بسر آلدان و بونی آزادی مستم منم خاکم خوش دوی و ای پرستم بابیلی لنخوشی و ملتا بابیلی لخاکم کددلتا بابيلي لشهيدم كسروتا لو ميج وخنا بيك فتا تصر هالداني شورشي تورا بريني برد نداودي لنشي ما تميني ورا برزو بهزي لبينا ولات توي برخودا هر توي شكوي خبا ورا دري نصلي خوتم بري ورا دري ظلم بيت ونسري ورا برزيكي نالمان برو سري ورا دري كرد مزاشا ناكري من دسانم نشتمانم بريندار شنجيان آزادي امرو لسرزار من دسانم نشتمانم بريندار شنجيان آزادي امرو لسرزار هرچی بونو نبون ما لسر دستم تو همو کسی منی و منیش همو کستم بسر آلدان و بونی آزادی مستم منم خاکم خوش دوی و ای پرستم ورا دره قصدی خوتم بره ورا دره دلم بیت و نسره ورا برزیکی نالمان برو سره ورا دري كرد بزاشا ناكري أمكارت هذا عشير بكري أبي توابت أبي إذنميني أمكونا ورا دري قصدي خوتم بري ورا دري ظلم بيت ونسري